هەروەک پێشتریش زانیاریمان پێداون و پامنێرانمان لە ناوچەجاوازەکان خۆیان لەسەر ئامادەکاریەکان یاخود بەڕێوەچوونی کۆنفرانسی مەکتەب و مەڵبەندەکان بۆ هەڵبژاردننی ئەندامانی کۆنگرە زانیاریان پێداین کامڕۆ لە کاتژمێر 8 کۆنفرانسەکە دەستی پێکردووە لە مەڵبەندەکان ناوچە جیاوازەکان هەواڵانی یەکێتی ئەندامەکان کادرەکان دەتوانن کە ئەندامی خۆیان هەڵبژێرن لە پرۆسەیەکی دیموکراسیدا هەڵبەتە ئەم بەڕێوەچوونی بابلینە خۆت هەڵبژاردننی کۆنفرانسی مەکتەب و مەڵبەندەکان تا کاتژمێر 4 ئەمڕۆ بەردەوام دەبێت کامە وەک کۆتا قۆناغی ئامادەکاریە بۆ بەستنی پێنجەمی کۆنگری یەکێتی کە وا بڕیارە لە 28 مانگ بەڕێوە بچێت جا تایبەت بەڕۆڵ و گرنگی کۆنگرەی پێنجەمی یەکێتی لە ستودی بەیانی کوردستانی زمانمان هەیە کە نەوزاد ساڵح بەڕێزان کادری پێشکەوتوی یەکێتین ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت کاک نەوزاد سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێر هاتی سپاس بۆ جەنابتان بانیتان باش سەرتا دەمەوێت بۆ چوونی بەڕێستان لەسەر ئەم پرۆسی ئەمڕۆ وەربگرم بەڵێ زۆر سپاس بۆ جەنابتان هەڵبەتە لای بینەرانی بەڕێز و لە لای بەڕێستان ئاشکرایە کە یەکێتی نیشتمانی کوردستان وەکو پارتێکی سۆسیال دیموکرات وەکو وێزگەیەکی نوێبوونەوە پێویستی بە بەستنی پێنجەمین کۆنگری خۆی هەیە کە دەتوانین ئەم کۆنگرەیە بناوبرین کۆنگری پێشوەخت چونکە 4 کۆنگری پێشووتر سیانیان لە کات و ساتی خۆیدا ئەنجام نەدراوە کە ئەمەش بە بەردەوامی خوا لێ خۆش بوو جەنابی مام جەلال جەختی لەوە ئەکردەوە کە پێویستە کۆنگرە لە کاتی خۆیدا ببەسترێت و لەسەر تەنانەت دواکەوتنی هەڵبژاردننی پەرلەمان قسەی خۆی هەبووە بە بەردەوامی خوا لێ خۆش بوو بە بەردەوامی قسەی لەسەر ئەوە بوو کە پێویستە کۆنگرە وەک وێزگەیەکی نوێبوونەوە بۆ پارتێکی سۆسیال دیموکراتی وەک یەکێتی نیشتمانی کوردستان ضرورەتێکی مێژووی خۆی هەیە بۆی ئەم کۆنگرێژ لەم ئانوساتەدا دەبەسترێت کە خۆتان دەزانن جەمسەرەکانی جیهان وەک سین و رووسیا وەکو ئەمریکا و ئەوروپا ئەمانە لە بەریەکەوتن و ململانەیەکی سەختدان و بێگومان پریشکی ئەم ململانیانش هەرێمی کوردستان و عێراقیشی گرتووەتەوە تا ئێستا بۆیە دەکرێت یەکێتی نیشتمانی کوردستان وەک باسم کرد وەک وێزگەیەکی نوێبوونەوە بە جورئەتەوە ئەم کۆنگرەیە ببەستێت لە پێناوی نوێبوونەوەی یەکێتی هەم لە استراتیژی کارکردنی خۆی و هەم لە ستراکچەری ئۆرگانەکانی باشە کاک نەوزاد دەمێت باس لە بەڕێوەچوونی کۆنگرە بکەم بەڕێوەچوونی کۆنگرە لەم بارودۆخی ئێستا یەکێتی نیشتمانی کوردستان و هەرێمی کوردستان تا چەندە گرنگە و لە کاتی خۆیدا بوو بەڵێ وەک باسم کرد جەنابتان دەزان کە هەموو پارتێک نەک هەرێکێتی نیشتمانی کوردستان پێویستی بە نوێبوونەوەی ئۆرگانەکانی هەیە و پێویستی بە بەستنی کۆنگری خۆی هەیە لە کاتی خۆیدا بێگومان کۆنگرە لە ژیانی حیزبی هەموو پارتێکدا ئەهمیەتێکی یەکجار گەورەی هەیە بۆیە لەم کاتەشدا کە هەمووان دەزانین یەکێتی نیشتمانی کوردستان تاکە هێزە کە لە بەردەم ئامانجی فاشیزم و ئەو وڵاتانە هەیە کە بە بەردەوامی دژایەتی کوردیان کردووە ئەوە یەکێتی خاوەنی مێژوویەکی جوانە یعنی یەکێتی کۆمەڵێک خەسڵەت لە پارتەکانی تر جای دەکاتەوە کە ئەگرێمە سەری مێژوی ئەم پارتە بکەین لە ڕووی سەربازیەوە هەتا پێشمەرگەیەک شەهید بووە فەرماندەیەک و سەرکردایەتیەک پێشی پێشمەرگەکە شەهید بووە یەکێتی لە پێناوی هەرێمەکانی تری کوردستاندا قوربانی یەکجار گەورەی داوەوە بە بەردەوامی ئەم قوربانیانە دووبارە بووەتەوە بۆیە ڕۆڵی یەکێتی لە گۆڕپانی سیاسی هەرێمی کوردستان و عێراقدا ڕۆڵێکی میحوەریە و ڕۆڵێک نییە کە تەنها وەک ئەوەی کە پاشکۆیەک بێت یاخود پاشکۆی ڕووداوەکان بێت یەکێتی هەمیشە پێش ڕووداوەکان پێشبینی خۆی بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان و بۆ کادرانی خۆی خستۆتە ڕوو و ئەو پێشبینیانش بەڕاستی کاریگەری یەکجار گەورەیان هەبووە هەر لە بەرخودان و ڕاپەڕینەوە یەکە گەر ئێمە لە بیرمان بێت هێشتا بۆنی ڕاپەڕین نەکرا بوو جەنابی مام جەلال لە لەندەنەوە تەسریحێکی یا باسی ئەوەی کرد کە ڕاپەڕین دەکرێت و پێویستە گەلانی عێراق و هەرێمی گەلی کوردیش دەست بەکار بن بۆ ئەوەی بتوانن لەم دۆخەدا جێگا و ڕێگای خۆیان دەستنیشان بکەن هەروەها لە ڕووداوەکانی تردا ئێمە هەمووی ئەوەی کە وەکو مێژوویەک باسی بکەین لە هەموو سەرجەم ڕووداوەکانە یەکێتی دەست پێشخەری هەبوو وەکوایەخ و گرنگی خۆی هەبوو ئەم ڕۆژ یەکێتی نیشتمانی کوردستان بۆ ئەوەی بیسەلمێنێ بۆ هەموو دنیا کە بە پێوە وەستاوە و خوێنی شەهیدەکانی کردووەتە شورای پاراستنی نیشتمان و نەتەوە پێویستە ئەم کۆنگرەیە لەم کاتەدا ببەسترێت باش ئەگەر لە دروشمی کۆنگرەوە پرسیار بکەین دروشمی کۆنگرە بە شێوەیەکی گشتی چ پەیامێک دەگەێنێ و چی لە خۆ دەگرێت کاتێکە دروشمەکەی لەژێر ناوی بابڵین نوێکەریت لە کاردا و کۆدەنگی لە بڕیاردا ئەمە چ پەیامێک دەگەێنێت هەڵبەتە بڕیاردانی یەکێتی نیشتمانی کوردستان پێویستە وەک چۆن لە
دروشمەکە باسی کۆدەنگی بڕیار دەکات لە کردەوەشدا بێگومان بیسەلمێنێ بۆ خەڵکی کوردستان کە ئەوەی یەکێتی نیشتمانی کوردستانە لە سەنگەری پێشەوەی داکۆکیکردنی مافەڕەوەکانی خەڵکی کوردستانە ئەگەرچی ئەم مافانە ڕەنگە زۆریان مابێت و زۆریان نهاتونەتە دی بەڵام بێگومان خەباتی بەردەوامی پێویستە ئەم دروشمانە دروشمێکن کە هەم سەرۆک پاڤڵ دڵنیایی بە خەڵکی کوردستان داوە تأکیدی کردوتەوە کە پێویستە ئەم دروشمانە لە کۆنگرەدا و لە دوای کۆنگرەش بەرجەستە بکرێن لە پەیڕەوی ناوخۆی یەکێتی نیشتمانی کوردستان و لە مەیدانی کارکردنان نەک تەنها نووسراو بێت لەسەر پەیڕەوی ناوخۆ بۆیە ئەم دروشمانە لە ئێستادا کە یەکێتی نیشتمانی کوردستان کۆ دەکاتەوە لە پێنجەمین کۆنگرەدا پێویستە بە جورئەتەوە و پێویستە دەست بخرێتە سەر هەموو خاڵە بەهێز و لاوازەکان لەم کۆنگرەیەدا و ئەم دروشمانە بە بەردەوامی کاری لەسەر بکرێت و ئەوەی ئەندامان و لایەنگرانی یەکێتی نیشتمانی کوردستان بتوانن تێبگەن لەم پەیامانە و ئەم پەیامانە بەرجەستە بکەن لە بەرنامەی کاری خۆیان و ئۆرگانەکاندا. باشە لە کۆنگرەیەکی دیتا چۆن کار دەکرێت بۆ نوێگەری لە کاردا؟ هەڵبەتە جەنابتان دەزان کە وتەبێژی فەرمی بۆ کۆنگری پێنجەم دانراوە یعنی ڕەنگە من پێم خۆش نەبێ بچمە ئەو وردەکاریە بەڵام ئەم کۆنگرەیە ئەو ئومێدە دەبین وەکو کادرێکی پێشکەوتوویەکی ئەم کۆنگرەیە کۆنگرەیەکی جیاوازە لە کۆنگرەکانی پێشووتر هەم لە سات و کاتەکەیدا هەم لە ئۆرگانەکەیدا هەم لە ڕێخستنەوەی ماڵی یەکێتیدا ئێمە ئەزانین کە یەکێتی نیشتمانی کوردستان بارتەقای ئەو پێگەی کە هەی بووە لە نێو هەرێمی کوردستان و عێراقدا کۆمەڵێک گرفتی بۆ دروست کراوە و گرفتی هێنراوەتە ڕێگای بۆیە بۆ دەربازبوون لەو گرفتانە وەختنە سەر ڕاستەڕێی خەبات و تێکۆشانی یەکێتی نیشتمانی کوردستان ئەم کۆنگرەیە بایەخی یەکجار گەوری هەیە وەک ئەو دروشمەی جەنابشت ئەفەرمیت بێگومان ئەو دروشمە دەبێت لە ڕنگدانەوەی کار و بەرنامەی یەکێتی نیشتمانی کوردستانە کاری پێ بکرێت. باشە هەڵبەتە هەروەک ئاگادارین لە سەرەتای بڕیاردان بۆ بەستنی کۆنگرە ئەم کۆنگرەیە کە ببەستێت لە کەرک و کۆبڕیاری لەسەردرا لە هەولێر کۆبوونەوە کرا ئەمە خۆی چ پەیامێکی لە خۆگرت بوو بۆ هەر لە بە بڕیاری 149 سەرۆکایەتی ئەوە بوو لە حوتی هەشتی 2023 کە لە کەرکووک لە مەکتەبی سیاسی ئەم بڕیارە درا 27 مانگی نۆش دەستنیشان کرا بوو ئەمە بێگومان ئەمە لە خۆوە نهات پێشتر زنجیرەیە کۆبوونەوەی سەرکردایەتی و کۆبوونەوەی کاریێڕی مەکتەبی سیاسی و ئەم کۆبوونەوەانە کرا و دەردەشەی ئەوە کرا کە ئەم پارتە پێویستی بە خۆڕێخستنەوە هەیە و ماڵی یەکێتی پێویستی بە تۆکمەکردن و خۆڕێخستنەوەیەکی تەواو هەیە وەکو باسم کرد بۆ ئەوی ئەم پارتە بچێتەوە سەر ڕاستەڕێی خەبات و تێکۆشانی خۆی کە کۆمەڵێک گرفتی لە بەردەمدا دروست کرا بوو بۆیە لە ئێستادا لەم ئانوساتەدا ئەم کۆنگرەیە ضرورەتێکی مێژوویە هەم یەکێتی دەخاتەوە سەر ڕاستەڕێی خۆی هەم کۆمەڵێک گۆڕانکاری لە ئۆرگانەکان بەتایبەت لە ئەنجومەنی سەرکردایەتی و ڕەنگە ئەنجومەنێکی سەرکردایەتی نەوعی هەڵبژێردرێت کە لە ئاستی طموح و توانای کادرانی یەکێتی نیشتمانی کوردستان بێ بۆ ئەوەی بتوانن ئەم پارتە بە ڕێڕەوی ڕاستەقینەی خۆی داگوزەر بکات. باشە ئەم کۆنگرەیە تا چەندە دەبێتە چەترێک بۆ کۆکردنەوەی تەواوی بیر و ڕاجیاوازەکان تا چەندە ئەو ئومێدەی یەکێک لە بنەماکانی ئەوەیە دەکرێت کۆنگرا هەیکلەتی با بڵێن یەکێتی نیشتمانی کوردستان دابڕێژێتەوە و لە نێو ئەم هەیکلێتیشە ئەوەی کە ئەفزەڵێتی باتی ئەوەیە کە تەواوی بیر و ڕاجیاوازەکان کۆ بکاتەوە. بێگومان یەکێتی نیشتمانی کوردستان هەر کەسێک سەیری ئەم پەیڕەوە بکات و سەیری بەرنامەی یەکێتی نیشتمانی کوردستان هەست دەکات بەوەی کە فرەنەوعیەک لە ئایدیا و ئایدۆلۆژیای یەکێتی نیشتمانی کوردستان هەیە ینی بۆ نمونە ئەگەر لە داهێنانەکان بکەین ئێمە هەر لە سەرەتای ساڵی هەشتاکانەوە کە یەکێتی نیشتمانی کوردستان دروست بووە بۆ نمونە هەڵبژاردننی وەکو میکانیزمێکی دەسا و دەستکردنی دەسەڵات داهێنانی تیا کردەوە لە گوندەکانە کە هەڵبژاردننی بۆ گوندەکان بۆ ئەنجومەنی گوندەکان ئەنجام داوە لەسەر مافی مرۆڤ لەسەر مافی ژنان لەسەر مافی منداڵان ئەمانە بێگومان یەکێتی دەست پێشخەری کردەوە بەردەوامیش بووە وەکو پارتێکی سۆسیال دیموکرات و سۆسیال دیموکراتەکانی دنیا کە بە بەردەوامی کار لەسەر سیکۆلار و جاکردنەوەی دین لە دەوڵەت و مافەکانی پاراستنی مافەکانی ژنان منداڵان توێژەکانی کۆمەڵگەش دەکات بێگومان ئەگەر سێری پێکاتەی سەرکردایەتی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتمانی کوردستان پێی هەر لە دروستبوونیەوە تا ئێستا ژیانی بۆ نمونە لە سەنگەرەکانی پێشەوەی شەهیدانیشدا بۆ نمونە شێخی تێدا بووە مەلای تێدا بووە لە سەرکردایەتیەکاندا بۆ نمونە ئSD تێدایە ئێستا چەندین کادری پێشکەوتوی یەکێتی ڕەنگە لە کاکەیی بن یاخود بۆ نمونە هەر جۆرە هەڵگری ئاین و ئایدیا و ئایدۆلۆژیایەک بن ئەمە نەبووەتە هۆی ئەوەی بە پێچەوانەوە ئەم تەنەوعاوە ئەم مۆزاییکە زیاتر ئەنجومەنی سەرکردایەتی و ئەم تەنەوع بووەتە هۆی پێشخستنی یەکێتی لە ڕووی نەوعیەوە بۆیە ئەمە ڕێگر نەبووە بەردەوامی بە پێچەوانەوە یەکێتی جوانتر کردووە. باشە بابەتێکی دیکە هەیە کە هەر
پێش بەستنی کۆنگرە بڕیاری لەسەرەوە کە 2 ساڵ جارێک کۆنگرە بکرێت. گرنگی ئەم بڕیارە و جێبەجێکردنی ئەم بڕیارە بۆ 2 ساڵ جارێک بەستنی کۆنگرە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان گرنگەکەی چۆن باس دەکەن؟ ئەم بڕیارەش لە چوارچێوەی ئەو زنجیرە کۆبوونەوەانە هاتووە کە وەک پێشتر باسم کرد لە ئەنجومەنی سەرکردایەتی و بەتایبەت لە مەکتەبی سیاسی لە کەرکووک ماوەیەک لەمە پێش ئەم کۆبوونەوەوانە ئەنجامدرا. بایەخی ئەم بڕیارەکە جەنابەت ئاماژەت پێیا بۆ ئەوەیە کە بەڕاستی لە نێو ئەنجومەنی سەرکردایەتیدا قۆڕەخکاری نەبێت و ئەندامێکی سەرکردایەتی کە بەرپرسی ئۆرگانێکە هێندە نەمێنێتەوە لەم ئۆرگانەدا یاخود لەم کارەدا کە ئەگەر نەیتوانی بێت وەکو پێویست ئەرکەکانی جێبەجێ بکات شتێکی زۆر سروشتیە کە پێویستە بڕوای بەوا بێت کە کەسێکی کە ئەم جێگایە لەم جێگایەدا دابنیشێت و بتوانێت پەرە بە کارەکانی ئەو بدات و تەواوکەری کارەکانی ئەو بێت بۆیە بە بەردەوامی هەڵبژاردن لەم بابەتەدا یاخود گۆڕانکاری لەم جێگۆڕکێ بە شوێنی کاری ئەم سەرکردایەتیانە یاخود ئەو ئۆرگانانە ئەمە خۆی لە خۆیدا دەبێتە نوێگەری و نوێبوونەوەیەک لە نێو ئۆرگانەکانی یەکێتیدا و بەردەوامی ئەم نوێبوونەوەیش وزەوتینێکی زیاتر دەبەخشێت بە ئەم پارتە. باشە هەڵبەتە ئەوەی کە ڕوون و ئاشکرایە با بڵێن یەکێتی هێزێکی سیاسی و کاریگەرە لەسەر ئاستی هەمرێمی کوردستان و کاتیش لە عێراق دەکا بەشێک لە کێشەکان دەبینین پەرۆڵ یەکێتی نیشتیمانی کوردستان چارەسەر دەکرێت. جارێکی دیکە خۆڕێخستنەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر لەسەر ئاستی هەرێمی کوردستان باسی بکەین لەگەڵ حیزب سیاسی کوردیەکان بەستنی ئەم کۆنگرەیە چۆن کاریگەری دەبێت لەسەر ڕێخستنی و یەکرزی نێو ماڵی کورد و چارەسەرکردنی کێشەکانی نێو ماڵی کورد. هەڵبەتە خۆڕێخستنەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان لەم کۆنگرەیەدا لە پێنجەمەین کۆنگرەدا بێگومان دوای کۆنگرە وێزگەیەکی تر دەبێت هەم بۆ خۆڕێخستنەوە و خۆگونجاندن لەگەڵ حکوومەتی مەرکەزیدا و بەپێی دەستور مامەڵەکردن بەپێی دەستور و دژی قۆڕەخکاری و دژی تەنگەژە دروستکردن بۆ ئەوەی هەم گەلی کوردیش وەکو باقی گەلەکانی تری عێراق لەم چوارچێوەیەدا بتوانێت بە ئارامی بژێت لە چوارچێوەی عێراقێکی دیموکراتی یەکگرتوودا کە هەر بەپێی دەستور عێراق فیدراالیە و هەرێمی کوردستانیش بەشێکە لە عێراق. بەڵام ئێمە بینیمان پێشتر کۆمەڵێک با بڵێن هەوڵدان هەبوو بۆ ئەوەی ئەم بابەتانە بەلا ڕێدا ببرێت و جۆرێک لە تاقڕەوی لە بڕیارداندا لە بەغدا وهای کردبوو کە دابڕانێک دروست بێت لە نێوان حکوومەتی مەرکەزی و هەرێمی کوردستاندا کە ئێستا گەیاندیانەتە ئەو قۆناغی کە بەداخەوە لە ئێستادا ئەمەش کاریگەری لەسەر کۆی پرۆسی سیاسی لە عێراقدا هەبووە و کاریگەری لەسەر موچە و بودجە و قوتی خەڵک بووە کە توێژی فەرمانبەران ئەوەی کار بەدەستیانەوە بێت موچەکەیانەوە دەستەبەرکردنی مافسەر کە ئەمە دەستەبەرکردنی سەرەتاییترین مافی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستانە. بۆیە لەم کۆنگرەیەدا بێگومان جەخت لەوە دەکرێتەوە کە یەکێتی نیشتیمانی کوردستان بەهێز و وزەیەکی نوێوە ڕوبەڕووی ئەم بابەتانە بێتەوە کار لەسەر بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان زیاتر بکات و سوور بێت لەسەر داکۆکیکردن لە مافەکانیان و ناردنی شاندی بەهێز لە پەرلەمانی عێراق و ئەو شاندانەی کە لە دانوستانکاران لەگەڵ عێراقدا بەجەراعەتەوە بتوانن پەنجە بخەنە سەر ئەو ناکۆکیانەی کە لە نێوان هەرێمی کوردستان و عێراقدا ڕوویداوە بتوانن داکۆکیکەری سەرسەختی مافەڕەوەکانی خەڵکی کوردستان بن کە ئەمە جێگای ئومێدی خەڵکی کوردستانە بێگومان. باشە بەستنی کۆنگرە لەسەر ئاستی وڵاتانی عەرەبی و بەدیاریکراوی لەسەر ئاستی عێراق دەرەنجامەکەی چی دەبێت؟ بێگومان وەک باسم کرد لە بەنسبەت عێراقیشەوە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆڵی هەبووە بە بەردەوامی لە دروستبوونەوەی عێراقیشا و پێش دروستبوونی عێراقیش کە کاتێک ئەو عێراقیانەی کە ئێستا لە دەسەڵاتدان ئۆپۆزیسیۆن بوون لە سەنگەرەکانی خەبات و تێکۆشاندا کە ئێمە لەگەڵ ئەوانەدا بێگومان یەک ئامانجمان هەبووە و یەک دوشمنیشمان هەبووە کە ئەو کات هەم تێکۆشەرانی یەکێتی و پارتەکانی تری کۆکردبووەوە و لە ئێستاشدا بێگومان کە خەباتەکە بووە بە خەباتێکی مەدەنی و دەوڵەتی و حکوومەتی کە ئەمە پێویستە ئەوانیش یعنی چاو بەمەدا بخشێنەوە کە گەلی کورد و تێکۆشەرانی یەکێتی لە یەک سەنگەردا بوون بۆیە ئێستا حەق نییە زیاتر پێداگرن لەسەر ئەوەی کە دان نانێن بە مافەکانی گەلی کووردا بۆیە یەکێتی ڕۆڵی یەکجار گەورەی دەبێت لە ئەم تەنگەژە و کێشانشدا بۆ چارەسەرکردنی ئەم کێشە و تەنگەژانە تەمەنا ئەکەین کە ڕۆڵی یەکلاکەرەوەیە بێت. باشە بابەتێکی دیکە کە لەم کۆنگرێدا بەدی دەکرێت ینی با بڵێن هێنانە پێشەوەی گەنجە بۆ نێوەڕێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان سودبینین لە توانە و تاخە و لێ هاتووی گەنجان خوێندنەوە بۆ ئەم بابەتە چۆنە لە کۆنگرە یەکێتی نیشتیمانی کوردستان؟ بەڵێ گەنجیش بێگومان وەکو توێژێک لە کۆمەڵگەدا و وەک توێژێکیش لە نێو یەکێتی نیشتیمانی کوردستاندا کە پێشتر بێگومان ئەو سەرکردایەتیانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بەشێکیان لە شەهید بوون
ئەوانش بێگومان لە ئەو پەڕی هەڕەسی گەنجیاندا بوون کە ئێستا تەمەنیان بەسەر چووە. بۆیە پێویستە کۆمەڵێک لەو گەنجە هۆشیارانەی کە بتوانن ئەو ئاڵایە بەدەستەوە بگرن و بتوانن یەکێتی ئاڵاکەی یەکێتی بە بەرز و پیرۆزی ڕابگرن و بتوانن کار بکەن بەو بەرنامەیە یەکێتی نیشتمانی کوردستان کە جەنابی مام جەلال هەمیشە وەکو مامۆستایەک لە نێو قوتابخانەی یەکێتیدا وانەی تێدا وتوێتەوە و ئەم گەنجانە پێویستە دوور بکەونەوە لە کۆمەڵێک کار کە ڕەنگە لە استراتژی یەکێتیەوە دوور بێت و کار بۆ بابەتە مێژوویەکە بکەن و کار بۆ ئەو بابەتە بکەن کە یەکێتی پێ گەورە دەبێت و پێی گەشە دەکات نەک کاری تایبەتی خۆیان. باشە هەڵبەتە پێشنیاز کراوەکە لە کۆنگرێدا ئەنجومەنێکی کارا لە هەواڵانی تێکۆشە دروست بکرێت بۆ ئەوەی کە سەنگ و دەسەڵاتی هەبێت و یارمەتی با بڵێن یەکێتی بدات لە بڕیارە دروستەکاندا. دروستکردنی ئەنجومەنێکی کارا کە لە کۆنگرێدا بڕیاری لەسەر بێ هەڵبات لە پاش کۆنگرا ئەم ئەنجومەنە دروست بکرێت چ کاریگەریەکی دەبێت؟ ئەم ئەنجومەنە گشتیە کە جەنابەت ئەفەرمیت بێگومان ڕۆڵێکی یەکجار گەورەی دەبێت کە ئەم ئەنجومەنە دەتوانێت ڕاوێژ و پێشنیاز بداتە ئەنجومەنی سەرکردایەتی و ئەم ئەنجومەنە دەتوانێت بە بەردەوامی بە دوواداچوون بکات بۆ ئەو لەو شوێنەی کە پێویستە بە دوواداچوون بکرێت لە کارەکانی هاوڵاتیان و لە کارە حیزبیەکان و بەردەوامی هەم دەبێتە هۆی بەهێزی یەکێتیەوە و هەم دەبێتە چاو عقلی ئەنجومەنی سەرکردایەتی کە ئەم پێشنیازانە دەچێتە ئەنجومەنی سەرکردایەتی و دەتوانرێت کار بە ئەم بەرنمەیە بکرێت کە ئەم ئەنجومەنە گشتیە کاری لەسەر دەکات. باشە کاک سەلاح بابەتێکی دیکە کە ڕەنگە ئەمە پرسیاری بەشێکی زۆر لە هاوڵاتیان بێ. بەستنی کۆنگرەی یەکێتی نیشتمانی کوردستان هەڵبەتە پێنجەمین کۆنگرە بۆچی بۆ هاوڵاتیان گرنگە؟ بەڵێ بێگومان هاوڵاتیانی کوردستان لە هەرێمی کوردستاندا بەشێکی زۆریان چاوێن بڕیوەتە ئەم کۆنگرەیە و ئەوە پرسیارێکی بەجێ جەنابەت دەیکەیت کە بێگومان ئێمە وەکو پێشتر باسم کرد کاریزمایی جەنابی مام جەلال بە بەردەوامی وەک لە بەرچاوی خەڵکدا بوو کە بە ئومێدەوە سەیری ئەم بابەتە دەکرات. بۆیە ئێستا پەیڕەوانی ئەم بەرنمەی جەنابی مام جەلال کە ئەم کۆنگرەیە دەبەستن خەڵک بۆیە چاوی لەم کۆنگرەیە کە ئەم پەیڕەوانی کاری کار و ئەم بەرنمەیە بتوانن ئەو ڕاستەڕێیە بگرن کە جەنابی مام جەلال ئەو نەخشەڕەیە کە بۆی جێهێڵاون و کاری لەسەر بکەن و بەم نەخشەڕەیە دەتوانن هەم کۆمەڵانی خەڵکی کوردستان پێش بخەن و هەم یەکێتی نیشتمانی کوردستان بەردەوام بێت لە کار و پرۆژەکانی خۆی لە کار و پرۆژە سیاسیەکانی بۆ ئەوی بتوانێت ڕێڕەوێکی ڕاستەقینەی خۆی هەبێت و خەڵکیش دڵی بەمە خۆش بێت کە وەکو پرۆژەیەکی ژیاری بۆ خەڵکیش دەستە بەر بکات. باشە وەکو کۆتا پرسیارم کاکنەوزاد دەمێ باز لەوە بکەم کە هەڵبەتە هەموو جەخت دەکەنەوە کە ئەم کۆنگرەیە ڕێگەیەک بێ بۆ ئەوەی بگەڕێنەوە سەر ڕێبازە دروستەکەی سروک مام جەلال کە بەڕاستی هەم لە هەرێمی کوردستان کۆکەروی تەواوی لایەنە سیاسیەکان بوو و چتێکی گەورە بوو بۆ ئاشتی و پێکەوەژیان و هەم لە عێراقیشەوەی کە دەبینین بەڕاستی ینی کاریزمایەک بوو کە کاریگەری خۆی هەبوو. هەوڵدان بۆ دووبارە گرتنەوەی ئەم ڕێبازە و شوێنکەوتن بە شوێنپێکانی سەرۆک مام جەلالدا تا چەندە ئومێدێکی گەشتبین یاخود ئومێدێکی سەوز دەبەخشێت بە یەکێتیەکان و تەواوی هاوڵاتیان؟ بێگومان یەکێتیەکان پێویستە کار لەسەر ئەوە بکەن کە عقلێتی زانستی و عقلێتی ئەکادمی و ئەو عقلێتەی کە لە پرۆژە و کاری بەرنامەی فکر و ئایدیای یەکێتی نیشتمانی کوردستانەوە زۆر نزیک بوون و ئەو کەسانەی کە کاریان بە پرۆژە و بەرنامەکانی جەنابی مام جەلال کردووە کە هەمیشە کار و بەرنامەکانی جەنابی مام جەلال وەکو بەرنامەیەک وەکو پەیڕەوێک کە لە دوای خۆشی ماوەتەوە بۆ کادرانی یەکێتی ئەگەر بێت و کار بەم پرۆژانە بکرێتەوە بەم بەرنامانە بکرێت کە خوالی خۆش بۆ جەنابی مام جەلال بۆ وەکو زەخیرەیەکی گەورە وەکو گەوهرێک بۆ یەکێتی نیشتمانی کوردستانی جێڵاوە من بە دڵنیاییەوە ئەوە بە کۆمەڵانی خەڵکی کوردستان دەڵێم کە هەم کۆمەڵانی خەڵکی کوردستان پێدەخەنە قۆناغێکیونەوە هەم یەکێتی نیشتمانی کوردستانیش ماڵی خۆی بەباشی ڕێک دەخاتەوە و دەتوانێت یەکێتی بخاتەوە سەر ڕاستە ڕێوسکەی خۆی. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان زۆر سپاس بۆ نەوزاد ساڵح کادری پێشکەوتووی یەکێتی کە ڕاستەوخۆ لەسەر ڕۆڵ و گرنگی کۆنگرەی پێنجەم یەکێتی لە سودوبیانی کورسات نیوز لەگەڵمان بوویت.